لە ساڵیادی چیمیابارانی هەڵەبجەی شەهید لە 16 سەی 2010 هاوڵاتیانی دەڤەری پارێزگای هەڵەبجە دانیشتووە داواکاریەکیان پێشکەش بە جەنابی کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کرد. داوایان کرد ئەو دائیرە سیادیانی کەوا تاکو ئێستا لە پارێزگا نییە و ئەبێتەوە هۆکاری بوون بە پارێزگابوونی پارێزگای هەڵەبجە وەکو دایرەکانی بەڕێوبەرایەتی پاسپۆرت، بەڕێوبەرایەتی ڕەگەزنامە، بەڕێوبەرایەتی کارتی نیشتیمانی و بەڕێوبەرایەتی هاتوچۆ و ئەو دایرانە داوایان کردکەوە ئستحداس کرێ و بکرێتەوە لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەڵەبجە بەتایبەتی. لە ماوەی کەمتر لە ساڵێکە خۆشببختانە زۆربەی ئەو دایرانە کرایەوە و دوێنێ و پێرێش هەندێکی کەی تەواو بوو. ئەو دایرانەی تاکو ئێستا بە هەوڵ و کۆشی جەنابی کاقوبات کراوەتەوە لە ماوەی ئەم دەمانگەیە پێکدێت لە دایرەکانی پۆلیسی گومریشی پارێزگای هەڵەبجە و بەڕێوبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە و بەڕێوبەرایەتی ڕەگەزنامەی هەڵەبجە و بەڕێوبەرایەتی کارتی نیشتیمانی پارێزگای هەڵەبجە و بەڕێوبەرایەتی نیشینگەی پارێزگای هەڵەبجە. ئەم بەڕێوبەرایەتیانە تێکڕا لە بە هەوڵ و کۆشی جەنابی کاقوبات لە ماوەی ئەو دەمانگەیە کرایەوە لە هەروەها بەشێکە لە دروشمەکەی کەوا لە کاتی حملەی هەڵبژاردنە ئامادەی کردبوو ئەویش هەوەیە دۆزینەوەی هەری کار و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیان لە ماوەی ئەو دەمانگەیە توانی ئەو کاران ئەنجام بە. ئەوەی کەماوە بکرێت بۆ دانیشتوانی پارێزگای هەڵەبجە لە چوارچەوەی داواکاریەکەیاندا پێک دێت لە ئیستحداسکردنی لیوای پاسەوانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ پاراستنی سنوورەکە و هەروها دامەزرانی هاوڵاتیانێکی زۆر لەو لیوایە کە دوورنیە نزیک 1000 کەسێک لەو لیوایە دامەزرێگەر ئیستحداس کرا. ئێمە بە هەوڵی جەنابی کاقوبات کاری لەسەر کراوە.